حمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان، سەڵاواتی خوای لەسەر بێ و لەسەر یار و یاوەرانی ئەهل و بەیت و هەموو شوێنکەوتوانی تا قیامەت. خۆشەویستەکانم، دەستنوێژ فەرزێکە لە فەرزەکان، یعنی نوێژ وە بێ دەستنوێژ دروست نییە. نوێژ وە بێ دەستنوێژ دروست نییە. خوا ئەمری پێەکە لە قورئانە و پێغەمبەریش ئەفەرمێ لا صەلاتە ئیلا بوضوء، ئەفەرمێ نوێژ نییە ئیلا بە دەستنوێژەوە نەبێت. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا، طبعا لە یەک ئاەتە لە قورئانە خوای تعالی باسی دەستنوێژی کردووە، لە یەک ئاەتە لە سوورەتی مائیدەیە ئاەتی 6 خوای تعالی باسی دەستنوێژی کردووە، ئەفەرمێ ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە ئەگەر هەڵسیان بۆ دەستنوێژ بۆ نوێژ ئەوە دەمچاوتان بشۆرن. إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين. دەمچاوتان بشۆرن، یعنی ئەگەر هەڵسیان مەبەستی ئەوەیە ئەگەر نیەتتان بوو، یعنی نیەتەکە زەڕورە زۆر، ئەگەر نیەتی دەستنوێژتان بوو، نیەتی نوێژتان بوو، دەستنوێژ بگرن. چۆن دەستنوێژ بگرین؟ خوای گیان بەو شێوە دەستنوێژ بگرین کە یەکەم دەمچاو بشۆرین، دووهەم باڵمان لەگەڵ قورناسکمانە، سێم مەسحی سەرمان بکەین، چوارەم پێمانیش بشۆرین. ئەم فەرزانە لە قورئانە باس کراوە، ئەمانە فەرزن. عولەما ئەفەرمن ئەوەی لە ئاەتەکە هاتبێ فەرزە. پێغەمبەری خۆشەویستیش صلی الله علیه وسلم خۆی لەبەر چاوی ئەسحابەکانە دەستنوێژی کردووە بەم شێوازەی کە ئێستا عەرزتان یەکەم. یەکەم جا طبعا نیەتی دەستنوێژەکەت هەیە، چونکە ئینەمە الأعمال بالنیات. دووهەم ئاو هەڵەدەیتە دەم و لووتتا، ئەگەر سێ جار بۆ لووت دەمت بێ و دەریەکەیتەوە، مەضمەضە ئەکەی، غەرغەرە ئەکەی، ئەگەر بە ڕۆژوو نەبی ئەیگەینیتە ئاوەکە، ئەگەینتە نزیک قڕوت، دوای ئەوە دەریەکەیتەوە. هەروەها ئاو هەڵەدەیتە لووتتا، ئەگەر بە ڕۆژوو نەبی هەڵێ مژیت و دەریەکەیتەوە، دوای ئەوە دەمچاوت سێ جارە شۆی، ئەوانەیەکی سێ جار. طبعا پێش دەم لووت دەستیش سێ جار، ئەگەر بە تایبەتی ئەگەر لە خەو هەڵسیابیت، ئەگەر لە خەو هەڵسیابی دەست سێ جار ئەشۆی جوان، ئەمجا دەم سێ جار، ئەمجا لووت سێ جار، ئەمجا دەم و چاوت ئەشۆری سێ جار بە جوانی. لەوانەیە کە بێژێت ناوەسا لە کێوە بۆ کێ دەمچاو، ئەوەی پێوەترێت دەم و چاو، تووە چی ئێژی دەم و چاو؟ لەیرەوە لە توێڵتەوە هەتا ژێر، لە توێڵتەوە هەتا ئەو شوێنەی کە لارە بێتەوە بۆ ژێر ملت ئەوە ناگرێتەوە، لەم گوێچکەکەتەوە هەتا چەناکە، لەم گوێچکەکەتەوە تا ئەو گوێچکەکە، ئەمە هەمووی پێوترێت دەم و چاو، ئەوە ئەبێ بشۆری سێ جار. طبعا سێ جارەکە سونەتە، یەک جارەکە فەرزە، یعنی ئەگەر ئاو نەبوو یان ئاو کەم بوو یەک جاریش بیکە هەر کافیە. و دوای ئەوە باڵت ئەشۆری لەگەڵ قورناسکتیشە، چەندە زیاتر بیشۆری باڵت ئەگەر ئاو هەبێ سونەتترە. سێ جار، یەک جار فەرزە و سێ جار سونەتە. هەروەها ئەمجا باڵی دوای ئەوە باڵی ڕاست بشۆر، ئەمجا باڵی چەپت، ئەمجا دوای شۆردنی باڵت ئەمجا مەسحی سەر دەکەی. ئەنیە کەسەیە لە ڕاستیە لەم پاش و پێشکردنا غەڵەتەکە، یعنی مەسحی سەریە خاتە بەردەم باڵی، یا مەسەڵەن قاچێ شۆری ئەمجا مەسحی سەرەکە، ئەوە ناوی، ئەوە ناوی نوێژەکەت دەست نوێژەکەت بەتاڵە بێتەوە گەر بزانیت. دوای ئەوەی باڵت شۆرد ئەمجا مەسحی سەر دەکەی. مەسحی سەرت ئەگەر جامانیە و کڵاو و ڕەفتە و ئەمانە ئینسان بە سەریەوە بوو، لە پێش سەریەوە ئەیباتە پشت سەری ئاوە و ئەیتێریتەوە،
ئەگەر سەرتی شروط بێ بەبان قشەکەتا ئەیبەیت و ئەیتێریتەوە. هەنێ کەسێ هەر ئەوە نەئەکا لە مەزهەب شافعیە مەجالێکی تایە ئاوا تۆزی ئاواکە ئاوا تڵپەکە ئەمە مەسحی سەری پێ ناژن چونکە ئەمە لێدانی سەری پێژە یاوە بە تەمەنەکان مامە و براکان و گەورەکان ئەمە ئاواکە یانێ کەسێ ئاواکە ئەوە مەسح نییە ئاگای لێ مەسح ئەوەیە ئاوا دەستی پێیا لێ ئەمە مەسحە بۆ لە مەزهەب شافعیە ئەڵێ هەر تۆزێکیش مەسحەکەی هەر ئەبێ بەس خۆی سنەتوان نییە سنەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە لێرە و بیواتە پشت سەری و بیتێرێتەوە. طبعا گەنجەکان ئیسێژی دەست بۆینە پشت سەر و مان و بیتێرینەوە قەوالێدەکەمان تێکەچێت گەنجەکان حەزی لێ ناکەن بەڵام ئەو سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. دوای ئەوە ئەمجا پێچیش ئەشۆری بەڵام لێرە هەندێک سنەتێ ئەبێ ئاگامان لێ بێ. سنەتی یەکەم ئەوەیە پەنجە بخەیتە بین پەنجەکانی پاو دەست ئاوا پەنجەکان بەم شێوازە گریەکانی بەتایبەتی و پیاوانەی بەتەمەنن کۆزێک پێستیان نەرم بووە پەنجەکانی گرێی هەیە ئاگات لێ ئەو گریانە ئەبێ پاکۆ بکەیتەوە. دوای ئەوە ئەمجا ئەوانەشی کە ڕیشیان هەیە ئەبێ بەستنە ناو ڕیشە یعنی گوێلێک ئاو ئەخەیتە ژێر ڕیشت و دەسەخەیتە ناوی ئەگەر ڕیشت پڕ بێ ئەمانە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ولا ئەخیریشا دوای ئەوەی دەستنوێژەکە تەواو کرد سنەتە چی بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. ئەمجا دوو ڕکاتی شنوێژی سنەت هەیە سنەتی دەستنوێژ هەرکێ دەستنوێژ بەم شێوە بگرێت کە ئێستا باسم کرد بۆتان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەرکێ دەستنوێژێ بەم شێوازە بگرێت ومن توضأ نحو وضوء هذا ئەمجا دوو ڕکات نوێژ بکە ئی دەستنوێژ و دوو ڕکاتەکە دڵی لای نوێژەکەی بێ بیر لەم لاولەولا نەکاتەوە وا لەگەشت گوناحەکانی خۆشە. هەر کەسێک لە دوای دەستنوێژ بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين هەر هەش دەرگاکەی بەهەشتی بۆ بکرێتەوە لە کامیانەوە چێتە ژوورە فتحت له أبواب الجنة الثمانية يدخل من أيها شاء. ئەمە فرسەتێکی زۆر گەورەیە دەستنوێژ زۆر پیرۆزە ئەگەر دەستنوێژ توش هەبێ سنەتە دەستنوێژ بگریتەوە یعنی ئەگەر دەستنوێژ توش هەبێ هاتی بۆ مزگەوت دەستنوێژ نیوەڕۆت هەبوو سنەتە لە ماڵی خۆی طبعا دەستنوێژ سنەتە لە ماڵی خۆت بگری ئەوە با بۆ معلوماتان سنەت دەستنوێژە ئینسان لە ماڵی خۆیان بگرێت لەبەرەوەی حەدیثمان هەیە ئەفەرمێ هەر کەسێک لە ماڵی خۆی دەستنوێژ بگرێ و بێ بۆ مزگەوت بێ لە شوێنێکا جوان دانیشێ بەینی دوو کەس نەکا زکری خوا بکە ئەو کەسە خوای گەورە لە گوناحەکانی خۆشە بێ گشت هەنگاوێکە ئەینا حەسەنەیەکی بۆ نووسرێت گشت هەنگاوێکە دای ئەناتەوە گشت هەڵێکێت گوناحێکی لەسەر لە ئەبرێت دای ئەناتەوە حەسەنەیەکی بۆ نووسرێت و ئەوەنە پاداشتەکەی گەورەیە لە حەدیثا زۆر هاتووە ئەفەرمێ گشت هەنگاوێکی بەقەدەر ئەوەیە کەسێ ساڵێ بە ڕۆژوو بێ وە ساڵێ شەو نوێژی بکە ئەوەنە خێرەکەی زۆرە بەس لە ماڵ دەستنوێژ بگری بڕێ شتێ لە ماڵا سنەتە بیکەی بۆ نمونەیەکێک لەوانە کە سنەتە لە ماڵا بیکەی دوو ڕکاتەکەی نوێژی بەیانی دوو ڕکاتەکەی سنەتەکەی نوێژی بەیانی ئەگەر ئینسان بۆی کریا لە ماڵ بیکا کە خەیر من الدنیا وما فیهایە ئەوە باش واتانێ لە ماڵا بیکەی سنەتە لە ماڵا بیکەی ئەمجا بی بۆ مزگەوت دوو ڕکاتەکەی دوای نوێژی مەغریب سنەتە ئینسان بیواتۆ بۆ ماڵ لە ماڵا بیکە ئەمانەش سنەتن ئەگەر ئینسان بتوانێت جێبەجێ بکە. لە حەدیثە هاتووە طبعا خۆشەویستەکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەک گوێل ئاو دەستنوێژی کردووە
من بەر لە ئەوەی خۆم جێبەجێ بکەم ئەموو باشە چۆن هۆی یەک گوێن ئاو پیاوەتوانێت دەستنوێژ بگرێت. طبعا بە یەک گوێن ئاو ئینسان ئەتوانێت دەستنوێژ بگرێت و زیادیش نەک بڵێم ناتوانێت بە زیادیش نتوانێت بەس تەطبیقی بکە و جێبەجێ بکە. ئەمجا یەک شت هەیە ئەگەر ئاو کەم بوو تۆ بەس ئەتوانی فەرزەکان جێبەجێ بکەیت لە حاڵەتێکا لە شوێنێکا بوون ئاو کەم بوو تو بەس دەموچاوت بشۆرە باڵت بشۆرە مەسحی سەرت بکە و پێت بشۆرە هەر ئەوەنە بکە کافیە هەر ئەوەنە بکە کافیە. ئەوە بۆ ئاگاداریتان بۆ ملاحەزە و بۆ زانیتان. مەوەسامە بەلا گوێرە ئاوەکە و ئەمانە بخەیت. بەڵێ یعنی ئەتوانیت بە گوێلێک ئاو مثلا ئەمەی کە ئێستا باسم بۆتان کرد ئەگەر ئاو کەم بوو یعنی مەسەلەن بۆ نمونە من یەک جار خۆم بیرم تێ لە کاتی ڕاکردنە شومەکەی ساڵی 1991 خوای تەعالا قەت دووبارەی نەکاتەوە بەسەر ملەتەکەمانە ئەو ڕاکردنە کە ڕۆیشتی نەگردن و لەوێ ئێمە مزگەوتێکمان دروست کرد لەگەڵ چەند گەنجێکی تر ئاسیە چادرماندا بەدەم یەک مزگەوتێکمان دروست کرد ئەرکێ لەوێ بێلەبی بێتی لەوێ جمع و جەماعەتمانە کردتیایە جا ئاو نەبوو ئاو زۆر زەحمەت بوو بیرێکمان کردو تۆزێ دوور بوو لە مزگەوتەکەەوە هەموو جارێ ئەبوا لەو بیرەوە مەسینە ئاومان باوەڕدایە ڕۆخەڵ بەلای مزگەوتەکە ئیتر ئێمە خۆمان پیاوە بەتەمەنەکان نەمانەوت پیان ئاوەکە دوورە و نازانماندا و مەسینەیەکماندا بۆ خۆی دەستنوێژی بگرنایە بەس ئێمە خۆمانەوانەی کە گەنج بووین ئەمانزانی یعنی قورسە بۆیە کەممان سەرفە کرد بەس تەنیا فەرزەکانمان جێبەجێ کرد و بە گوێ لێ ئاو تەواومانە. ئەوە تارات مەوزوعێکی ترە. تارات دوێنێش عەرزم کردن تارات مەوزوعێکی ترە پەیوەندی بە دەستنوێژەوە نییە. خەڵک پرسیارەکەی تو زۆر مهمیشە لەیرە. خەڵکێکی زۆر وا ئەزانێ هەموو جارێ کە دەستنوێژ بگرێ ئەبێ ئیلا بچێتە ئاودەست ئەم جا بێتە دەشت و دەستنوێژ یعنی هەندێک کەس هەر وا تێگەیشتووە. بەڵام تارات مەوزوعێکە زۆر جیاوازە لە دەستنوێژ. تارات هەموو موسڵمانێک ئەگەر دەستی بکەوێ هەموو جارێ بچێتە سەر ئاو پێویستە میز و پیسەکەی پاکاتەوە. هەموو موسڵمانێک کە بچێتە سەر ئاو دەستنوێژ بێت و دەستنوێژ نەوێت نوێژ بێت کاتی نوێژ بێ و کاتی نوێژ نەبێت بێت و خۆت پاک بکەیتەوە. خۆت پاکۆکردنەوەکە ئەگەر ئاو بوو بە ئاو خۆت پاککەرەوە ئەگەر ئاو نەبوو بە بەرد خۆت پاککەرەوە بەک لە نسێ خۆت پاککەرەوە ئیتر احتیاجیە هیچ کێشەیەکی نییە. یعنی لە زەمان پێغەمبەرە ئەسحابەکانی پێغەمبەر هەر بە بەرد خۆیان پاکەکردەوە بەڵام بە ئاو بێ ئاوەکە پاکترە و جوانترە. ئیتر دوای ئەوە تو ئەگەر کاتی نوێژ هات تاراتت هەبوو بێ بەرلەوە یعنی مەبەستم تاراتت هەبێ یعنی ئەگەر پێویستت نەبێ بچیتە سەر ئاو ضرور نییە ئیلا تو هەر بچیتە سەر ئاو ئیلا و ئەمجا دەرچین جا دەستنوێژ بگری. هەندێک کەس هەر وا تێگەیشتووە هەندێک کەس هەیە ئەڵێ ئەگەر مامۆستا بایەک لە گیانم دەرچوو یعنی ئەبێ ئیلا بڕۆم تارات بگرمەوە بۆ دەستنوێژ نا ئیلاقەی نییە با خۆ گیان پیس ناکە با گیان پیس ناکە ئیلا لە دوو حاڵەتە ئەگەر پیسی و میزت کرد ئەبێ تارات بگری جگە ئەوە تاراتت واجب نییە لەسەرە. ئەوە ملاحەزەیەک زۆر مهمە چونکە زۆرێک لە گەنجان نایزانێت پێویستە ئینسان بیزانێت. ئەبوو هورەیرە خوای لە ڕازی بێ سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆمانە گەڕێتەوە ئەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە طبعا خۆشەویستەکانم ڕۆژی قیامەت زۆر ڕۆژێکی سامناکە. عەرزم کردن زۆر جار کە ئەو ڕۆژە خۆر زۆر لە ئینسانە نزیکە خەڵکی زۆر تیریانە. لە ڕۆژی قیامەتە پێغەمبەرەکان حەوزیان هەیە حەوزی ئاو. پێغەمبەری خۆشمان حەوزێکی هەیە پێوتری حەوزی کەوسەر. ئەو حەوزە دوو بۆڕی زۆر گەورەی هەیە ئاو ئەهێنێتە ناوی لە بەهەشتەوە ئاوەکە ئەهێتە ناوی. پێغەمبەری خوا ئەفەرمێ لە شیر سپیترە لە هەنگوێن شیرینترە ئەو ئاوە ئەوەندە ئاوێکی شیرینە. ئەلەو ئاوە پێغەمبەری خوا ئەفەرمێ
پەرداخی لێ بەقەدەر ئەستێرەکانی ئاسمان بە چواردەوری ئەو حەوزەیە هەموو کەسێک شوێنی پێغەمبەر کەوتبێ لەو ئاوا ئەخواتەوە ئیلا کەسێک مەگەر دینەکەی پێغەمبەری تێکدابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەکان پرسیاریان لێ کرد فەرمووی ئەی پێغەمبەری خوا فەرمووی خۆم هام لەسەر حەوزەکە و بانی هەر کەسێک تێپەڕ ببێ لە ئومەتی من بێ بانگ یەکەم. وتیان ئەی پێغەمبەری خوا تۆ چۆن ئومەتەکەت ئەناسیتەوە لە قیامەتە؟ فەرمووی بە ئاساری دەستنوێژ ئەم دەستنوێژەی کە ئێستا کۆمانەیگرین ئەمە تایبەتە بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئومەتەکانی تر دەستنوێژیان بەم شێوازە نەبووە، ئەمە تایبەتە. فەرمووی بە ئاساری دەستنوێژەکانیان وایان ناسم. ئایا ئەگەر ئێوە ئەسپێکتان ئەگەر کۆمەڵە ئەسپێکتان هەبێ یەکێک لە ئەسپەکانتان دەمچاوی ناوچاوانی سپی بێ هەردوو دەست و هەردوو پێی سپی بێ ئایا نایناسنەوە؟ فەرمویان بەڵێ. دەی فەرمووی لە ڕۆژی قیامەتە ئابە و شێوازە وەکو نورێ دەستنوێژ شوێنی دەستنوێژەکانی ئیماندار وەکو نور ئەدرەوشێتەوە من ئەیان ناسمەوە لە دوورەوە. جا لەم حەدیثە ئەفەرمێ ئینە ئومەتی يأتون يوم القيامة يدعون يوم القيامة غرا محجلين من آثار الوضوء. غر محجل غر ناوچاو سپی و نورانی. محجل يعني لحجيل واتيا عرب حجيل أزان حجيل شيا حجيل جاران آفرق أي كده بيه لا بيوا يعني لبان قابر رقو بخوارو أو يسروا بيه وترى حجيل كنتو دزنوج أجري حتى وقت حتى شوني حجيل كده دزنوج أجري أو محجلة للرجل قيامة أواني كدزنوج أجري آوادم شاونو شوني دزنوج كان يعني سبي أكاتوا. جاء فرموي أبو هريرة فرموي فمن استطاع منكم أن يطيل غرته وتحجيله فليفعل. هر کس یک لئیو اگر توانیتان زیاتر تو زیاتر قاشتان شورن اگر آو دست کود يعني بو او شوانه که آویک هیا اگر توانیتان تو زیبانتر بشورن بیشورن اگر بالیشتان تو زیاتر توانیتان بیشورن بو اوی زیاتری نورانی بی. زمان مثلا اگر تاراتەکە وەک لێنش تارات بووی و ئاو لەوێ دەستنوێژ و با خۆڵمی کەی بەرچی دروستە زۆر ئەتیادیە و دروستە. گەر یەکێ بڵێ پاش پاک نابێتەوە ئەوە عەفوی لێدراوە. بڕێ شتێ لە شەریعەتی ئیسلامە عەفوی لێدرێ. یەکێک لەو شتانە ئەوەیە کە ئەگەر ئینسان بە بەر تارات بگرێیان بە کلنیسیان بە ئەو شتانە باکەکەی عەفوی لێدراوە. شەرع عەفوی لێ ئەدا. بۆ نمونە ئێستا تۆ بارانە ڕێ ئەەکەی بە شوێنێکە ئەڕۆی تۆزێک دەرقاپەکەی کەلپەلەکە دەرقاپەکەی تۆزێک پرشی باران و قوڕاو لێ ئێدا. ئایا پێویستە تۆ لە کاتی دەستنوێژا و دەی بۆ مزگەوت هەمووی بشۆری ئاوی لێداوە؟ شەریعەت ئەفەرمێ عەفوی لێدراوە. هەنیە شت هەیە خوا عەفوی لێداوە لەبەرەوەی قورسە لەسەر خەڵکی. خوای گەورە لێت خۆش نابێ. مامۆستا عەبدولکەریمی مدەڕس لەو پایەی بەرز بێ لە کتێبی شەریعەتی ئیسلامە ئەو شتانەی عەفوی لێدراوە هەمووی ئەهێنێتەوە بڕێکن. یەکێک لەوانەش باسی تەنافە. تەناف کاتێ ئێستا تۆ تەناف ئافرەت کەلپەلێکی ساتەبانیە دوای ئەوە کەلپەلێکی پاکە داتەبانیە. ئەی طەبعاً کەلپەلە پاکەکە ئەدرێتە شوێنی کەلپەلە پیسەکەیە بەڵام شەرع عەفوی داوە لێی. لە شوێنێکە جاری وایە سەگێک میزەکە یان هەر بەشەرێک میزەکە لە شوێنێکە تۆ نازانی ئەو شوێنە چیەکە کاتی خۆر لێ ئەدا وشت ئەوێتەوە خۆر لێ ئەدا دوای ئەوە ئەگەر نوێژیشی لەسەر بکەی اعتیادیە شەرع عەفوی داوە لێی. ئەمانە هەمووی ڕەحمەتی ڕەب العالەمینە. خوای تەعالا وەکو ڕەحمەتێک نابێتی بۆ ئێمە. لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ هەمووی مژدەی خۆشە پێتان ئێدەم دەستنوێژ چەند گەورەیە. عوسمانی کوڕی عەفان رضي الله عنه إمام عثمان خوای پەروەردگارمان کە بە هاوڕێی ئیمامی عوسمان لە قیام لە بەهەشتا ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویست فەرمووی صلى الله عليه وسلم قال رسول الله صلى الله عليه وسلم من توضأ فأحسن الوضوء
خرجت خطاياه من جسده حتى تخرج من تحت أظفاره. أفرمي إمام عثمان كاتي خليفة مسلمانان بو سەرکردە و خەلیفە ئاوان خەمی هەموو شتێکی ملەتەکەیان ئەخۆن حتا خەمی دەستنوێژەکەشی ئەخۆن ئەیبینی زۆرێک لە مسلمانان نازانن دەستنوێژ بگرن خۆ هیچی کوڕە سەحابەیش بوو بەس لە بیریان ئەچێ بەشەر شتی لە بیر ئەچێ زۆر جار ئەبێ بیخەیتە بیری ئیمامی عوسمان لە ناو بازاڕە زانی بڕێ خەڵکێ لەوانەیە زۆر نەیە بۆ مزگەوت هەموو شتێک لە ناو مزگەوتە لەوانەیە خەڵکێ بۆیە ئیمامی عوسمان ڕۆژێکیان چووە ناو بازار و بانی لەو خەڵکە کرد خەڵک گشتی کۆبوویەوە چووە شوێنی بەرزاییە ئەلەیە فەرمووی خەڵکینە حەزەکەم لە بەردەم چاوتانە دەستنوێژ بگرم وەکو چۆن پێغەمبەر گرتوێت چاوم لە پێغەمبەری خوا بوو قاپێکی هێنا لە بەردەم خەڵکەکەیە سێ جار لاری کردەوە گوێ دەستی پێشۆر دوای ئەوە گوێلێکی دەرکرد بۆ لوتی و دەمی ئەم جار دوای ئەوە من سێ جار تەڵان دوای ئەوە دەموچاوی جوان جوان شۆر ئەم جا قوڕناسک و باڵی گشتی شۆر تا قوڕناسەکێشی ئەم جا مەسحی سەری کرد دوای ئەوە ئەم جا هەردوو پێی شۆر دوای ئەوە فەرمووی پێغەمبەر لە پێغەمبەرم بیستووە هەر کەسێ بەم شێوازە دەستنوێژ بگرێ خوای گەورە گوناحەکانی دەرئەکا یعنی گوناحەکانی لە گیانی دەرەکا لە هەر ئەندامێکی و لە شوێنێکەوە ئەوەی گوناحەکانی دەست لە ژێر ناخوێنەکانی دەستپەنجەکان تۆ دەرەچێ گوناحەکانی چاو لە ملاو لەولای چاو تۆ دەرەچێ لەگەڵ برژانەکانیە گوناحەکانی دەمت لەگەڵ ئەو ئاوەی کە دەریەکەیتەوە گوناحەکانی لوتت هەروەها گوناحەکانی پێچیش هەروەها بەم شێوە لە ژێر پەنجەکانی ناخوێنەکانی پەنجەی پێتۆ دەرەچێ دەستنوێژ زۆر زۆر پیرۆزە زۆر زۆر مبارەکە بێجگە لە پاکێتیەکەیشی کە ئینسان بە بەردەوامی بە پاکێتی ئەیەلێتەوە